دیارە پاش کۆنگرەی سێهەمی خوشکانی ئیسلامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئێمە لە کارنامەی خۆمانە هەمانە کە پێویستە ئەنجومەنێکمان هەبێت بە ناوی ئەنجومەنی ڕاوێژکاری کەەوە ئەنجومەنە پێک دێت لە خوشکان ئەوانی کە پێشتر کاریان کردووە لە ڕیزەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و ئەو خوشکانی کە بەڕاستی بوونەتە ئەندام پەرلەمان و پەرلەمانتاری خانە نشینن و خوشکانی کە لە ئەنجومەنەکانی جێبەجێکردنا کارەکەن ئەم ئەنجومەنەش زیاتر بە مەبەستی ڕاوەرگرتن و ڕاوێژکردن بە خوشکانی خۆمان بۆ ئەوی بزانین قۆناغ بە قۆناغ بۆ خزمەتی زیاتری ژنان لە کۆمەڵگەوە بۆ خزمەتی زیاتری ژنان لە ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەو پرسە گرنگانی کە پێویستە ئێمە کاری لەسەر بکەین و زۆر یەک ئەگرێتەوە لەگەڵ واقعی ئەمڕۆی ژنا ئێمە ئەو ئەنجومەنە دروست دەکەین و ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی ئەو ئەنجومەنی ڕاوێژکاریەیە کە بە خۆشحاڵیەوە خوشکانمان بە ڕێژەیەکی باش ئامادە بوون و ئێمە ڕاو سەرنج و تێبینیەکانیان وەرەگرین.